پیروزه بنجن هر دو پیروز خدای خیر بشه اما بیشتر خواهد بیتن بیلی حکایت نی وقت شکایت که دویجی بشنو از نی چون شکایت می کند و از جدایی هاش حکایت می کند و از نیستان که از نیستان تا مرا ببریدند از نفیرم مرد و زن نالیدند واقعا مسئله و که تنیا و قولن بشیم شاعر یا عارف یا عاشق وقت تشبیه بکه یا تشتیک بنوان تنیا شیرک بشی حکایت تنیا بی نیبو نه حکایت زنیبون او نیه وقتی نیشتمان خوی لماکان و مالوای خوی لمیلکان خوی لنو اجتماع خوی وقتی برنه در واقع او فریاد یا او نفیره یا او سوز هجرانه او ارتباط دیار دکه توی او بیشی او یک بون یا یک پارگی وجود لگل کائنات لگل طبیعت لگل گردون را انسانگان بر مبنای پیشکفتن فکران ولی فکری قبولی دکن بر مبنای باوری زیاده تری و پی باور دکن امرو لگل پیشکفتن فکر طبیعتا پالایش فکریش پیدا دکن یعنی و قولن کنیم بیشیم و زمانی ده وقتی حال ایدی بود نه فلسفه فلسفه امر و پیناسی که بود کری الان فلسفه لبروی که دوار رونسانس که لأوروپا سده پانزدهم هات آروا فلسفه ایتر لبر گشانوی زانست و علم زور نیتوانی و کار بکا زور نیتوانی و کشکان چاره سر بکا پیناسی که وان بود کردوه که فلسفه یعنی فکر و رامانک که انسان فقط بدا فکر راندن فقط لبواری کردوه دا ناتوانی هیچ بکا ام کو بخوا ناس نکن ام نکارو جایده ناس بکن مثل کشش کر دست بکر دم ایسان دم مروف خود سر گردون را دید مروف خود سر گردون را دید مثلا مروف زارو که گردونه اصلا پر به ایشه زارو که گردونه زارو حبونه که بی گردون زارو که بی گردونه اما مروف یعنی دبیچه دایکه خوا انکار دکه کسی که دایکه خوا انکار بکه معنی حبونه خوا انکار دکه مثلا ایسان حبونه که گردونیه ربرا بوله اگر اما نتوانین فلسفه بخین خدمتی انسان و مربعاتی دا کواته فلسفه من توشی کشه کدو خو من توشی کشه من کدوه نه اوی که فلسفه نتوانی هیچ بکا کواته ربرا بو هولی داوه که فلسفه لانا او چال رشا او پیناسا تاریکه مبهمه گونگه که نتوانی پیکردوت هبی بیهنه تناو آلانی جیانی انسانه و که بتوانی کردوی پی هبی واتا بکردوا مروف بتواني خوي وحقيقتي جياني خوي تيبقى توی
در مقوله میتولوژی جینیا گری یعنی تر مبنای فکر و پیش دکوی لی باور دکن سبب باور یکی فهم دکن دلایلی فهم دکن او را تاریخ کوناره یعنی انسان تونی بشه دیرو که معادل لگل دیرو که انسان و اجتماعات و پیشکفتون و تحولات فکری انسان او زمان اوه که انسان خاطر ناو کم دنیا انسان ما ناو دنیا متافیزیک عجب هرش فيزيك فقط بيكمان هرشد فيزيك اقرم بيجن تمام تو معنى علم قرايو ياكو تشبه لندس هرشك هتا علمي تسويب نبيت عجبا يدي وجودي وينية خب او زمان روح تشتكي علمي اثبات نبوه او زمان بيجن روح نية او متافیزیکی که هاتووەتە ئاراوە زۆر جیاوازتر لەوانەیە متافیزیکی ساز کردووە کە زۆر سبژەکتیڤ نییە مجرد نییە لە ئاڵان و حەوزەی خەیاڵدا با بڵێن سیر ناکە هێناویەتە ناو خودی ژیانی ئینسانەوە یانە وای لێ کردووە کە ئێمە بین منتەقێکی وامان هەبێت کە بتوانێت لە کردەوەدا لە زەهنیەتی خۆماندا لە فکر و ڕامانێک لەسەر ئەساسی متافیزیکی با بڵین مۆدێرن با بڵین متافیزیکی کە تۆزێک لە حەوزەی دینەکان خۆی جیا دەکاتەوە ئەمە ئەو متافیزیکە دینیانە فەلسەفیانە هەموو پێش دەخا سەردەمیانەتری دەکاتەوە زانستی تری دەکاتەوە لە ڕاستیدا ئەگەر پێناسێکی باشتری بۆ بکەین ئەو دیالەکتیکە ئەو متافیزیکە نوێی کە هێناوێتە ئاراوەڕێ بەراپۆ ڕێنۆسانسێکی تر پێش دەخا ڕۆنەسانسێک کە تایبەت بێ بە سەدەی 21ەم و دواتریش بواتە بوو کێشەڕۆژی مرۆڤایەتی بتوانێت خزمەت بکە. تنها بر مبنای عقل خوامان یا بینش خوامان یا بر علک و فیلتر خوامان اوانه مقایسه بکنیم ممکنه دچار اشکال بین اصلا هنه تش نتونیم جواوی گره پیدا بکنیم فراتر لازمه لی تماشا بکنیم یعنی نگرشگمان و قولان بیجه سنور یا محدودیت اگر اندیشه خوامان درست نکیم اگر سنور و محدودیت را اندیشه من درست بکنیم نتونیم پا بنیم او محدوده ئەمڕۆ دەبینین لە کۆمەلگای مسلماناندا وڵاتە مسلمانەکاندا چەندە قەیرانی ئەخلاقی هەیە ئەمەیان چیە یعنی هەم بواری تۆری هەم ئەمەڵە هاتوونە دینیان تووشی قەیران کردووە دینیان تووشی هەڵە کردووە دینیان بەلا ڕێدا بردووە فەلسەفەیان بەلا ڕێدا بردووە ئەگەر بەحسی فەلسفەی ئیسلامی دەکەن مەسیحی دەکەن چی دەکەن ئەوە نەتیجەکەی دەبینین بەکردەوە بە ئەمەڵی بە ئاشکرا بۆ نمونە لە هەموو بازارەکانی جیهاندا دەبینین کە ڕۆژانە چۆن ئینسانەکان بە یەکەوە بەرخۆرد دەکەن تێدا ئەخلاق گرنگ نییە تێدا بەرژەوەندی گرنگە بەڵام لەو جێگایە کە ئەخلاق سەردەست بووە حاکم بووە با بڵین گرنگی بەواتە بە زەهنیەت و ئەوێکی ئەخلاقی دراوە لێرەدا ئینسان ڕزگار بووە توانێتە نمونەهایەکی زۆریشمان هەیە لە جیهاندا مثلا پیوان سروکتی پیوانێکی وێنە
د پارازنامه گلکی دوای پر باشتاتین د پارازنامه زیده بجیم اگر من موری کیجی موردی که پلی کرده بجی رخنداین خال بوانده وای اگر من آجالک ایشان ده بجیم رخنداین خال بوانده دم اوا فلسفه کشته فلسفه تا گفت انسان پاراستن خودی کرن و حمودش زندی دیتن ما فی حمودش دی جان دیتن رای دوشم در واقع لو مقوله دونا دونا او آفرینش ناب ابتدایک بودن تحول گنو گرانکاری گنو آفرینش دگل مقوله کمال دا بشیم نوبونیک اما آغاز گنیودن هر بری مقوله شی را مردن یودن پایان یودن نقطه انتها تشتگی جوره نیود چون در واقع او چرخه یا او جانه که در باس بدن اکتر بو جسته اکتر بو که بتونی تحول دی پیدا بکه خواه بر کمال سیر و سلوک بکه پیشکفتنی چه بکه مجادله بکه مبارزه بکه برای اساس خود درست بکه در واقع مردنگه نیت نقطه پایان یعنی انتهای تشتیک نینه برعکس یعنی در مردنی دا زاینی گنو چه ده مثلا گوری مذکرنه عجبا چا ببا باوری ما هم بره زنده بوین زنده که جوا که خوازه ده نیلوتی که ده مثلا وانا هم چا نیز ببین پس که خوشه یعنی مرو گوری دیترام کنه بدره بگیره دست یعنی یک مرو کنه بیجی جوا که هیجی اصلا خوازه جوا قسمه که جوا که خوازه زنده دبنه هیا بله و قسمه که جوا که جی خوازه زنده نبنه هیا وانا وکی من گفت دیروک راستی جی دیروک شد کوکا خود قط نبویه وای دست یعنی جواک نه هم مرو جواک گرک جدا بگیره دست و سیستم دولت و یارشی و زینتی هاتی گرفتن جدا بگیره دست بس این زینت دولت دست سلطاره ذاتش زندگی بونه قطبیه یعنی دوان دا وجدان نمایه راستی و مرو ناج سیستم هی نکنه بیش وجدان تیغ مایه وجدان نینه مرو کنه نه نکنه بیش سیستم هی لهم بری خوازای بیده یعنی برد ایسان لهم بری خوازای مرو نکنه بی اخلاق مایه وجدان مایه yani qutbiye sistemi hey pergali hey deseler civakê Kurdan deyince evet çet bejin civakê Kurdan mesela dibêjin şev ava ger nerjîne Serjandî erî çêtir hene ne ava xwezayê zindî dîtin heye ava nêzîkinê jî xwezayê zindî dîtin heye jî xwezayê qut nagir dest civak ava ger nerjîne mesela mînak em li çiyan نه ما کسک سر ما حکم نکه ام بخواد یعنی مجاهدش بواگم تا گفت مثلا دوجه آگم نجن سر یا او نجن سر آگیر مثلا اوجی تنی گناه دم تایبت زردشته گناه تدید آگر با آوه گرگ نه تفاندن مثلا ما کی گیرلا ام خوازایش بر زندی دبینه ام مثلا چوب خو دم خارنه تشکی بمنه تشکی بر بمنه گمارک به نپاک به مثلا ناویجن عادی ام ناویجن آوه حوالک بگی حتی ام حمو herkes خطورات که چونکه ام دبیجه پارچه کیمه ام عرضه دکولن لجیان ام عرضه دکولن سرویج دیگرن ام پیش آدم جوی جیجی دشن سر تجا آخر کن او پیشی چند ساله با آخر دبی یک اما تباوی بین بخوازای خیر گمار بکه پاک نه نخوازای مثلا زوان خوامانه و لمنطقه خوان به تایبتی بشیم باورگیل کون زاگروس که الان مثلا جور یاری و جور ازدی و تقریبا تا حدودی بشیم و علوی و یا نه ولی من نه او مقوله مردن و پیناسه دکنه دی بجه قویته بتن یعنی چو بت یا او مامراوی وقتی سر خواه که بن آوگه لحظه ترک سر درکفی تشبیه او مردن و زنه نو یعنی او جامه گوهرتن یا او انتهای ابتدای تشت ترک پیناسی لاوا که دیشه قویته بتن یعنی بت چو سر کرده جلی آوا که جاری تر دریو خست در واقع او مرگ منتهی دبه به آفرینش گنو زاد گنو ولد گنو لدایک بونی نو طبیعتا لا فلسفه ربنا پوش دوای مثلا هفالی که ما شهید کوي بله نو هفالی
نه هەواڵێکی شەیدی تری لێ دەنێت بەڵێ. هەواڵێک بەشدار دەبێ مەسڵەن بۆ خۆم کاتێ بەشداری حرەکەت بووم نا هەواڵێکی شەیدم لە خۆمنا بەڵێ. ئەو شتێکی ئینسان دەتوانێت یانێ زۆر دوور لە یەک نین فەلسەفەی هەر بژیت هەر بژیت اجي تشيك بيجي مثلا حاجه مرو بكري تاست يعني كوانتم برو كان جالك مجرد الشيء هو كيف بيني وبروج من اللي مثلا تحمو باوريان تاجي كوانتم هي بەڵێ بالنافي كي جدا هي يعني نافي في جوازه وقت مرو فكره نينا وقت نافي لي نها تكن وقت كوانتم سال بيش في كان نافي كوانتم دەستخەوەی فيلسوفان بە ئەنشتین ڕا araştırmaker anıştayı avad vaki bilmek yok zanist derse بس مثلا د مسلمانتي د جي في انا يعني كان المرو بيجي د باوري دي مسلمانتي د جي في بيجي روح المرو تشي جنات نه انسان خلاص نبي demek ki çoğu مرو كان بيجي انرژي کی هي يعني روح بخود ذات انرژي کی اف انرژي جيان دکی اول هر کس به فلسفه کی ناوک میکنه به رباز کی جدا نام میکنه يعني وقتی مفاهیمنا فکر به شی نامره ام بیژن هر یک به عالی باوری خود رباز کی جدا لیکنه بس مثلا مسلمانتي د جي روح نامره چه جنتی وقتی که چاوک مقوله زندی بون بر مبنای حتی زندی بون معنا و ماده یا چشت قمانوشیم انرژی و ماده لمثلا اگه تماشا بکیم و ارتباط تنگوانه لیک ترکی تماشا بکیم رامان فرق که افقمان فرق که تماشا کردن من فرق که نزدیک بون من روانه فرق که او دم وقت مولانا او حکایت آتش در نیستانی اوت جا فهمی کیم ئەینی وەکو نیچە هاتووە حەقیقەتە کۆنەکان ئەوانەی کە تووشی شێر پەنجە بوونە هەڵیەوە شێنێتەوە نیچە هەڵی وەشاندەوە نەیتوانی ئالتەرناتیڤ بدا بەڵام ڕێبەرا بۆ هەڵی وەشاندووەتەوە چون خۆی لە ناو جێرگەی شۆڕشەوە لە ناو بەتنین کردەوە ئەمەڵدایە ئەتوانیوە هەڵی وەشێنێتەوە و ئالتەرناتیڤەکەیشی ساز بکە ڕێگە خۆی ڕاهات بکەی لە ئەندیشەی عمیقدا سیر و سلوک نەکەی لە پێی کەشف حقیقەتی ئەسلی نەگەڕێ جوابێک بەرمەبنایەکە هێزێک هەیە نیرووێک فوق تەبیعی هەیە ئەو نیرو فوق تەبیعی ئەو تشتەی لە دروست کردێ و ئیمەی بەرمەبنای قەدەر یا بەردەوامی جەبر هەر ئیجورە لازمە دەرواقع ببێ ئەوە هەیە کوردەوەری خۆمان ویشێ هەر وایە و هەروا دەبێ یعنی جەبرێک دروست دەکەی دەرواقع قەدەرێک دروست دەکەی ئەمە نا مثلا در فکر و فلسفه دونادون قدر نینه یعنی او گورانکاری او جامع گوهرتن او تحول او مجادله که روح دکه مجادله که در واقع او موجود یا او زندوار دکه بر ممره که بر و کمال بچید مثلا قدر و جبر نینه که چارچوه گره دیار کردون برای اساس بچود نه نوسایه کوانتم ئەوەی ئیسپات کردووە کە لە بەردێکا ئەتۆم هەیە ئەتۆمیشی لە ئەلکترۆن و نترۆن و پرۆتۆن ئەگەر پێک دێت ئەوانش بە سرعەتی نور بە دەوروبەرێکە ئەخۆنەوە بێ ئەوە لە یەک بکەون و بێ ئەوە زەرێک لە یەکترین بدەن عەجەبا تۆ ئەتوانی بێژی ئەوە زیندوو نییە لەو بەردەیە کە لە ئۆتۆمێکا کە عەجەبا ئەتوانین بێژین ئەوە میکرۆکەیهان نییە بێگومان ناتوانانی بۆ بێژی نەمیکرۆکەیهانە کەیهانێکی لەناو خۆیان ژیانەکە جا لە ئۆتۆمێکەوەنە بچووکەوە ئەم جارە بی تێرا جەسەدی ئینسانێکی بە ملیاردها و تریلیۆنها ئۆتۆمی بەو شێوە تێدایە کە لەناو حرەکەتێکی بەو شێوە یک هەنە ئەسلی ویژەگی ئەسلی چەس ارتباط تمام حبوونەگان طبیعت و کائنات بشیم گردون ارتباطێک وەگەرد یەکترەکی هەیە ئەسڵەن قەوم و خیشن وەگەرد یەکترەکی ئەوە نقطەی ئەرزشمەندە چی ئەرزشمەندە ئیمڕۆ هەنێ نگەرشەیل هەنە بەر مەبنای تەنگ فکرین بە قەوڵەن بژی فاشیزم و ڕاسیزم و نگەرشەی لێ نابودگەرە ئینسانیەت و ئیجتماعات ئەوە
هەموو بەهانە و هەموو وەقەوڵەن لە هەر دۆڵێ ئاو تێرێت بەرمەبنای یەکە جودابوون دروست بکەیت تەک ڕەنگ دروست بکەیت تەک تشتەکان مەحدود و مەحسوور لە هەنێ تشتە بکەیت ئەمە دەرنگەرشە دوونادون ئیجورە نییە نسبەتێک ئەوانە لەگەر یەکترەکی هەیە کەور وەگەر دار هەیە دار وەگەر ئاو هەیە ئاو وەگەر خاک هەیە خاک وەگەر ئاژەڵ و حیوان هەیە حیوان وەگەر ئینسان هەیە ئینسان وەگەر خوەر و مانگ و ئەو سیستەمە کائینات هەیە گشتی وەگەر یەک مرتبطن لێوەردا ئەوە یەک نقطەی مهمە کە وە باوەڕم ڕۆژی ئێمڕوو بەرمەبنای ئەو پێشکەفتنی لە علمی و مەقوڵەی پێشکەفتنێکە واقعاً کوانتۆم لە فەهم ئینسانە دروست کردیە مراجعەتکردن بە فەهمە دەقیقە مەسەلەی دوونادون فرە پێشکەفتن دروست ئەپەلا دیڤرە دەبێت چێ دەبێت ئاخ ئەو ئاخ بەرهەم دەبێ عادێ ئەv گیا مەسە مینا دیسا ژیان ئەکات و ژیانەدا ئاخا بنداران چ دەبێت مەسا پەل دیڤرە دەبێت ئاخ لە ئاخە چ دەرکەوێ گیا دەرکەوێ لە گیایە جی ئەv پەل پر جی ئەv دار پر ئەv دارێن بەڕوو پر زندی بێ ئەv دارە مەسە پر ئەو ئاخا زندی دەبێ گیای وێ daha شینە daha خۆشکە دەمساڵێ وێ زێدەنن عندما مرۆڤ وسا دنێرێ مرۆڤ دیبنێکی ڕاستیش دەخوازێت هەموو تش زندیە مزاكا نا مثلا قوش ناقلنا لذكرتي ما حنبري حيوان شان نا مزاكا برتش فكر حنبري حيوان لذكرتي ما حنبري حيوان مثلا شما حيوان دكجي مثلا شما جيت كن او دخل بيسمى بحيوان ولا نبا يعني ام بحيوان پێویستیمان هەیە بيستي هي اما دم دمي هاتم بخور بەڵێ اما دم نیم به مثلا انا نخورنا یعنی کانی گوشتی نخکانی شیری بخورید کانی ماسی شیر بخورید باوەڕ کە هەریە سەروی بکی دۆشاک یعنی ئەوە گەلێک بەرهەمی وی هەنە ئەزانی بێکی توی بێشینێت هەڤال ئەگەر بە چاوێکی تەسەوە تەماشاکردنی شتەکە بوێت یاکو حتا بە چاوی سەرکاپۆ بە چاوی ڕێبراپۆ تەماشاکردنی شتەکە بێت ئایەکو ئینسان مثلا حیوانێکی نەخوا دەستپێک لەوە ئەوە لە خۆمان پرسین ئایەکو حیوان دروست بووە فقط شیر و نەزانم گۆشت و چی و چی بە ئێمە بدات ئەی بۆ خۆی چ ژیان بکات ئەوەی ئینسان بۆ خۆ چنکو هەڤال زەینەب گوتی ئێدە ئینسان خۆی سەردەستی تەبیعەتیە بینێ ئەو خۆ سەردەستی تەبیعەت دیتن ئەوێتە باعیسیەوە کە نەزانم دەست باوێژێتە شیرەکەی و دەست باوێژێتە گۆشتەکەی و دەست باوەڕ کە ئەگەر وەکو خۆت میشە تەسەو دایژی حرقەیەک و لقمەیەک نه لقمەیەکی نان بوێت ئەتوانی تۆ خۆت گەنم بچێنی لقمەیەک نان بێت و ئاوەنە ئاو ئینسان ئەمرێت ئیسپات بوو پەکەکە ئیسپاتی کرد هەڤال لەیلا گوڤان چەند مانگ نانی نەخوارد چەند مانگ فقط ئاوی خوارد دەمێکی نایژم بەو شکلیش بەڵام ها ئینسان بێ ئەوی ئەتوانێت ژیان بکات جیگی من هەرس بی من نگهبان بی من هەنێ هەواڵێت هاتیان تەماشا کردیان مەسەڵەن تەماشا کردیان هەدی لە جوواکێدا و متاسفانە هەنێ تشتێک بینە باب یعنی بە عنوانە ڕفلێکێک دروست بینە لە لای دارێک وەسیەتیش شاخەکەی شکان یا چاقوی دەردکاری لەسەر دارەکە یادگاری دونویسی یا تشتی پێدن مەسەڵەن هەنێ هەواڵ هاتیان کۆنترۆل کردیان ئیمەک لەورە هەنبیم کۆنترۆل کردیان ئەگەر تشتی ئیجورە بیان هەتا تشت وەقەڵویشێ شاخه چقل دارێک بێ سەبەب بێ سەدەم خۆ ئەوش جی نقاشە سەبەب و سەدەمەگەی چی بود یا ئایا ئەو سەبەب و سەدەم تەوجیهگەرە ئەو کارە هەیە یانینە ئەو مەقۆڵێک مناقەشەت وای ئەمە تەماشا کردیان یا مەسەڵەن ئەگەر تو بیش وە چاقوت لەسەر داری تشتێک خراشی بدیای پرس کردیەوەتیا هەواڵ ئەڕای کارەکەیت لەکو ئەو حەقە هاوردی دەکەی کارە بشکنی ئیدارە بشکنی لەکو ئەو حەقاوردیە کە تو لەسەر ئەو دارە یادگاری بنووسیت مثاڵیشم جا لە دونادونە یاکود لە گیانگواردنە ئەوە یژێ 1001 بەرگ لە گۆڕی فەلسەفەی یارسانەکان یژێ تۆ 1001 ئەگۆڕیت کە دیسا تۆ ژیان کردن جا حساب کرد یژێ من هەڵمە 1001 کەمینیانە
بۆ احتماڵی لە حیوانێکیدا لە چێکیدا لە چێکدا ژیانی کردوی هەتا کواتستە هەزار یەکەمیدانەکەی جا ئەوەیە وەختێک کە علمی تەماشاکردنی شتەکە هەیە علمی تەماشاکردنەکە گوتمان کە نامرێت نە هەر دیسانێ ئێنەرژی مەگەر نێمتر نایژی کە دیسانێ ئێنەرژی نابود نابێت باسی ئێنەرژیەکە ئێنەرژی نابود نابێت و ئێمڕۆکە علمی کوانتم ناژێ هەرچی شتە لە زیندوو بوونەکانە ناگۆڕێت و مەگەر ئێمە خۆمان لێ کۆڵینوانی ڕێگای حەقیقەت نینین یارسانیشی چی ێژی حەقیقەت زیندووە لە منطقەی ئمە بیشەمنێ تشت هەوی هەنێک دار هەبوون یامتی ئمە سەردەم مناڵیمان هەتا ئەو دارانە وەختی گوڵ دیان وەختی شکوفە دیان ئەو دارەیلە مردم لە دەردەر ئەو دارەیلە ئاگر وە پێخسیان وە پێ وەتیان کە ئەو دارە زاید مناڵ تیەری یعنی زایش پێدا دکێ دەرواقع ئەڕایە کە سەرما نەگری ئەڕایە کە وەقەوڵەن بشی من هەنێک ئیمە بتوانین بپارێزین ئەو ئاگرە لە دەردەور ئەو دارەیلە ئەڕایە کردیانە و کە ڕایەک محافظەت وەلی بکەن ئەو موقع ئەڕائیمە ئەوە تشتێک پەزیریشێک تەبیعی بوو ئیمەش ئەو کاری لە کردیم ئیمەش لە ئاگر وە پێخستنەوە لە دەر ئەو داری لە شەریک بی من ئەمە ئیمە نەزانە سێی ماقان باوەڕ کردیم کە ئەو دارە زنیە ئەو دارە دارەی گیانە دارەی ڕووهە و بەری ئەساسە مناڵ تیارێت وەختی شکوفە دێکەوە شکوفە پشە بشین بودنە میوە یاسن نەودنە میوێش دەروەقە ئەو شکوفەیە ئەو زایشەیە یا ئەو تاوڵە کە پێدا دەکەی جور زایمانێک وە پێ نزیک بیایم یعنی وە خۆمانە وەزیفە دیای من کە جورە حرمەتێ بگری من نزیکی بی من ئەو نمونەی لە هەن ئەو تشتەی لە کە بەرمەبنای بیر و باوەڕی لە تایبەتی زاگرۆسنشینێ ئێمڕۆ لە بازی باوەڕی بەرکە فراتەرمانەنە چۆن دروست بووم عەجەبا لە زەڕەزەڕەی ئەو شتانە کە هەبووە و لە هەبوونەکانی پێشتر دروست نەبووم بێگومان لە هەموو ئەو حیوانانە کە لەو دنیا ژیانیان کردەوە ئەو دار و بەرگ و ئاو و باران و باو خۆر و چیانە کرد لەم تەبیعەتی ئێمە ژیانی کردە دیسانێ منیش بەردەوامی ئەوانە و لە زەڕێی ئەوانە دیسا پێکاتەوە و دیسامیش ئەمە زەڕێکی لەوانە و ئەوانەی دوای خۆم ئەدەمە ژیانکردن و ئەوانیش بە ئەو هەبوونی من دیسا ژیانەکەنەوە یعنی یەکترین تەواوکردن ئەو زەمان وەختێک کە تمیشای دارێکت کرد یاکە وەختە تمیشای حیوانێکت کرد تمیشای حیوانەکەی عەجەبا فۆرن گۆشتی ئەو حیوان دێتە بەرچاویتەوە یاک و زیندە ببینی ئەوە ئیسان زاروکی کردنە مثلا دقت که ام دچیان دم افر ژیان کردیم راستی ما ژیان کردیم جی ماجی خوازه حس کردی خوازه ما پاراست زۆر ڕست جی ماجی چیان حس کردی چیان ما پاراست مثلا تو جاران وکی هلبت شم دبیجن ام دوین زغرو سه بحزاره گیلاد حمیز خود کرد راستی و سه چی که تجی حزی که او جشته حزی که من پردیدیم معنەویات وەختێک کە بۆین ئینسان دەسەڵاتدارەکان دەستپێک چیان کرد معنەویاتی جامعیانە جامعە بڕی وەختێک کە معنەویاتی نەما ئەم جارە چی معنەویات نەمێنێت دیرەک من چی دێتە مێشکی ئینسانە بێ ئەخلاقی دێتە مێشکی ئینسانە بێ ئەخلاق ژیانکردن هەیە جا بێ ئەخلاق تەماشا ژیانکردن ئەگەر ئەم بین بە چاوێکی دەها تشترە تەماشا بکەین وەختێک کە بەسی بێ ئەخلاقیەکەی زۆر ببورن وازن هەما بچیت نەزان مژن و پیاوێکە گەر شتێکی بکەن وازن بێ ئەخلاقیەوەیە بەڵام عەجەبا فەقەت بێ ئەخلاقیەوەسە عەجەبا داربڕینێکی ناوێتە بێ ئەخلاقی عەجەبا ئیزافە لە خۆت مەسرفکردن ناوێتە بێ ئەخلاقی وەختی جورە لێ تەماشا بکەین
قتل عام تنها بو مقوله انسانی و کار نیویم، یعنی تنها نیوشی من که صدام له حلبچه قتل عام کرد، نظام هیتلر لکوره قتل عام کرد، اردوغان امرو لکوره قتل عام که صرف مقوله انسانی لیلی تماشا نیکیم. اگر واقعا دارک بری وشیم قتل کرد، اگر بمگلجی دا زویزارگه خراب کرد وشیم قتل عام کرد او منطقه، دارستان و اگر کیشانی وشیم قتل عام کرد او منطقه. جنوساید تنها مقوله بر مبنای بشیم صرف بر مزیت انسانی لیلی تماشا نیکیم که بشیم انسانگان خر کردنه، طبیعت خر کردنه، دار خر کردنه، کور خر کردنه، خاک خر کردنه، آو خراب کردنه، توازن طبیعت گشتی خراب کردنه. اویش در واقع قتل عام میگه که لازمه تعریفی ایجوره ایمه رای بکیم که طبیعتا لو فکر و فلسفه ده اوجورش لیلی تعریف تکرن. وقتی او تعریف هات کرن بر مبنای او تعریف موزگیری فرق دکی. اما نشان داده که ریبرابو بم شێوازە فکراندنەی خۆی بەم باوەڕە ئەخلاقیەی خۆی ئەوێ نرخ و ئەرزش بدا بە بەرد بەدار بە حیوان بە ژینگە بە ئەنسان بە کومەلگاکان وەکو سەرمایهداری نەبێت کە فقط بە بەرژە بۆ بەرژەوەندی خۆی دەفکری. ئەستە سەرمایهداریەوەی ژینگە لە ناو دەبا، با بڵێن دارستانەکانی لە ناو دەبا بە تایبەت دارستانی زاگرۆس لە کوردستاندا لە کوردستان کە هەموو پێدا گرتووە. ئەوە خۆی مەسلەیەکە. سەرمایهداری لە دیدی ئەوەی کە دار ئۆبژەیکە کە پێی گیانە بێ ڕۆحە زیندوو نییە و سەرمایهداریە ئەو سەرمایهدارەکە ئەوێ پێی پەرەیەک دەربخا بەرژەوەندیک دەربخا سەرمایە خۆی کەڵەکە بکات زیادی بکات زۆری بکاتەوە ئەو دارە بە شتێکی بێ ڕۆح دەبینێت چون وەکو پەرە دەیبینێت چون وەکو پۆڵ دەیبینێت وەکو سەرمایە و بەرژەوەندی بۆ خۆی دەیبینێت. باوەڕم ئەوەیە کە ئینسانەکان وەختی کە ئیمە بتوێنیم ئەو سەرچاوە یعنی ئەو کانی ئەسلیە کە لە میتۆلۆژیە و دەست پێ بکەین بتوێنیم شناختمان لەورە فرەتر بکەین ئەسەن نگەرشمان بەرمەبنای دنیا و هەستی و حتی ڕوویکردمانە ڕاست زندگی ئەڕا نزیک بووین ئەڕا ارتباطات ئەڕا داندن و ساندن فرق دەکەی، یعنی بە تەمامی تاقیرکەی ئەو نگەرشە لێرە چه کۆمەکێکیدن کۆمەکێکەکەی بەرمەبنای ئەو تشتێک ئەمڕۆ بە پێویستە ئەکۆلۆژی یا ئەو واقعا ارتباطە تەنگاتەنگێکی لازمە ئینسان لەگەڵ طبیعت و گردونا دەشتوت ئەڕاوە کۆمەک دەکەی. ئەوە نیروی پەیوەستگی یا بە قوڵەن دەبیژیت هەنیدەگیت بەرەو مەبنا ئەڕا مەقوڵەکە دروست دەکەی کە مەسەڵەن ئیمە هاتیم نەناو تەفگەراپووی ئەوانە بە عینە زیاتر وەگەردووی لەمس کردیم زیاتر دیمن. ئێستا ئیتر زانستی ئەمڕۆ ڕەدی کردوەتەوە کە نا بەرد گیانی نییە، ئەتۆم گیانی نییە، دار گیانی نییە، حیوانەکان وەکو ئینسان نییەن گیانیان نییە چزانم هەشیان هەبێ جیاوازن ئەوەندە نرخیان نییە وەکو ئینسان ئیتر ئەو فکرە ڕەدە کردوەوە. Gundi arancena carregare in tuscia, bene.
امرو تماشا کی داره کردستان، باغچه کردستان، خاک کردستان و قولی تاریخی ویشنه و توبرکی شاندنه. امرو هر جار هر در آگر دانه. امرو تریلی کامیون داره لولاتی ما قد کنو برنانو بنو سزنانو فروشنانو متاسفانه دنگ یا ندای اعتراضی در نیکفی هیچ بعضی کسیل بخوان شریک او قتل عام و قر کردن نه. اگر ایما او نگرش لی تماشا بکنیم احساس کنیم که وقتی بزنیم او داره زنیه او داره خیشاوندی ایم است وجود من یکه در چرخه هستی در لگر یک ترکی گردیم نه خرخواردیم نه و یه مال باتیم یه خانواده ایم نه وقتی ترکشی ولی کفت واقعا اوشیم زخمی بیا وقتی سزاننه اوشیم بریندار بیا آگر گرتیه سزیایه هر او وضعیت اگر را خومان به مقیاس انسانی درست بو در مقیاس او دارشی هم اجوره نزدیک بیمن او موقع نه تنها اجازه نیه من که هیچ نیاریک هیچ دست ناپاکیک باید شاخک دار ولات اگمان بشکنی اگر کسی او هنه بکیدن حساب خواهی ولیدکی و لپکه زاتن امرو که هاوری چی کرده علم و باوری کم هاوردی کردی به یک سنتزی که نوتری لی درخسته اوه که یکو حتی تایی بیجی والله مذهبی که نوتر اگر بچاوی که تماشا کن یکو بچاوی که علمی تماشا کن علمی که نوتر که علمی دینی و یا علم باوری کن و علم زانستی کن بیتری بیکی به یکو ویه بدهیت جیان کن جیانی بکی مگر امرو که او جیان نکن خومن اول بحثی که گویی اما اشخالکش من نرین بخاطر چی بخاطر که او طبیعت و که خود ببینید زندوی ببینید وقتی بر مبنای شناخت عمیق بر اساس یک هر چش زنینه هر تش گیان دارن و طبیعتا هر تش داره حق حیاتن و خوان او حق حیات دیار دکن ما رن او حق حیات دیار نکم که بوده یا نوده که زخمی بکم برینی بکم بشکنم بورم بکشم ما رای او دیار نکم من داره او حق نیم من یاد کنم او کار بکم وقتی تو فکری فلسفی بر مبنای نگرش اساسی که تاروبود زندگی بری مبنا درست بکی نزدیک بون لگل طبیعت لگل گردون لگل اجتماعات لگل انسانگان زمین و آسمان فرق به تایبتی اگر تماشا کردنت فراتر از مقوله زندگی بون بر مبنای ریشه مشترک به بر مبنای او وحدت وجود به بر مبنای او ارتباط تحول روحی و او جامع گوارتن ایمه خومان بیشیم بر مبنای خیشاوندی به اولی تماشا بکی ایدی هنه لکتر کل زندگی و در کفن لگل اوانه دکوی تقابل نکفیدن نو خدمت اوانه یعنی نکفیدن مقوله فاشیزم نکفیدن مقوله راسیزم نکفیدن مقوله دیکتاتوری و دستلات و کشتن و برین و قصب و قارت و بر مبنای که منافع خود و دست بخی هر تشتی را خود مباه نیه بینی را خود حلال نیه بینی نممکنه چونیشی نه اوش داره حقه اوش داره حقوقه اوش مافیوی حیاته اوش لازمه لی گستره هستی دا بر مبنای اراده خوی بر مبنای تشتگر را خوی زنه خوی دیار بکی او معنا پیدا دکی او کفیدنه فلسفه زندگی انسان و طبیعتا او انسان اگر ترجمه یک در لی بکی یعنی تو بارید ننو شیوه مدیریت سیاست کلان دولت مداری حکومت و ریو بردن ارتباطات ولاتگان لگل یک ترکی ارتباطاتی که بنوان تبعیض و یانه لاجتماعات و ریو چود اصلا جایگاه روانه نیمینی وقتی که تو در نگرشت بر مبنای او فکر و فلسفه وشی حقم نیه چقل لی داره بشکنم چی حقت بودن که مثلا کردیک، عربیک، فارسیک، ترکیک، یهودیک، ارمنیک، آسوریک، باوریک که ترک بگیری سرکت بکی اصلا جی نگیری محال او تشته که همچون تو مست از جهان می رود خوشان که همچون تو مست از جهان می رود که همچون تو مست از شراب الست از جهان می رود ز خاک من اگر
گندم برآید، از آن گر نان پزی مستی فزاید، از آن گر نان پزی مستی فزاید، خمیر و نانوا دیوانه گردد، تنورش بیت مستانه سرآید،